تەمەنم 1 ساڵ بوو باوکم شەی دەبێت بێ باوکبوون و دوو جار هەتی و کەوتنە بۆ ئێمە وامان لێکە کە بتوانین خزمەتی ئەم وڵاتە زیاتر بکەین. ئێستا من ئەفسەری بنکەیەکی پۆلیسم لێرە مقدمی مافەروەر فریاد هیدایەت سابر ئەفسەری بنکەی پۆلیسی مەیدان. ساڵی 1970 دایک بووم، دەرچووی کۆلێژی زمان و ئەدەبی ئینگلیزیم و دەرچووی کۆلێژی پۆلیسم، دەرچووی کۆلێژی یاسا و ڕامیاری. پێشتر لە مدیری پۆلیسی توندوتیژی خێزانی بووم لە کفری، دوجار بوومە بەڕێوەبەری پۆلیسی توندوتیژی خێزانی لە کەلار و دوجار لە پۆلیسی کەلار لێپرسراوی بەشی جوڵان بووم ئەوە نزیکەی 2 ساڵێکە ئەفسەری بنکەی پۆلیسی مەیدان. کە تەمەنم 1 ساڵ بوو باوکم شەی دەبێت. دوجار کە خۆم و خوشکێکم هەبوو لە باوکم، دوجار دایکم لەبەر پەرتەوازە نەبوونی ئێمە و خێزانەکەمان و بۆ ئەوەی سێبەر و سایی لەسەرمان بێ لەگەڵ مامێکم هاوسەرگیریەکە و لە مامیشم 2 برام هەبوو. دیسان مامیشمە بێتەوە باوک بۆمان لە ساڵی 1970 ئەوش جارێکی تر شەهید دەبێ و شەهیدی جینۆساید و لە بیابانەکانی خواروی عێراقا لەگەڵ هەموو خێزان و کەس و کارەکانی ترمانە زیندە چاڵەکرێن. ئەمە 2 جار بێ باوکبوون و 2 جار هەتی و کەوتنە بۆ ئێمە. بەڵام ئەوەی کە ئەم خێزانەی ڕاگرت دایکم بوو کە توانی ئێمە و خێزانەکە ڕابدرێ و کۆمان بکاتەوە وەکو سێبەرێک لەسەرمان وەستی. حکوومەتی عێراقی و بەحسی دڕندە ئەویست ئەو هەموو خەڵکە لە ناو ببە بە تەواوەتی بمانسڕێتەوە. بەڵام ئەوە بوو کە مردن و کوشتن و زیندە چاڵکردن و ڕاگواستن و تعریبکردن و هەموو ئەو شتانی بەکارهێنا لە دژی ئەو خەڵکە بێدیفاعە، ئەو خەڵکەی کە تەنها لەبەر کوردبوون ئەمانەی بەرامبەرکرا ئێمە خۆمان ڕاگرت. ئێستا من ئەفسەری بنکەیەکی پۆلیسم لێرە دیفاع لە ماڵی خەڵکەکەین. ئەم جلانە نەمانهێشت و جارێکی تر ببینە مایی ترس و تۆقاندن بۆ خەڵک. لەجێی ئەو هەموو شوێنی گولەیی کە ئەوان بە ئێمەیانەوە ناو خەڵکیان پێ بریندارە کرد، ئێمە ئێستا توانیمانە تابلوی هوەری لە شوێنی ئەوانە دروست بکەین. توانیمانە ئێستا ئێمە ئەم وڵاتە سروشتە گەشە ئاوەدان بکەینەوە بۆ وڵاتەکەی خۆمانمان خۆش بێ، ژینگەکەی خۆمان بپارێزین، وڵاتەکەی خۆمان بپارێزین. ئێمە هەرچی نەهامەتیە بەسەر خۆمان هات. من یەکێکم لەو مناڵانی کە هەرچی ناخۆشیەکانی ژیان هەیە بینیم. بڕواکەی ئێستا کە لە شوێنێکە بینم مناڵێک بی باوکە بێ، یەکسەر ئەوە حساسەم هەیە کە ئێمە چ معاناتێکمان بوو، کە مناڵێک هەتی وەکەوێ چ معاناتێک و چ کاریگەریەکی لەسەرەیە. ئێمەی کەس و کاری ئەنفال لە پاش ئەو هەموو مەرگە ساتی کە بەسەرمان هات، ئێستامە بوامان لێکە کە بتوانین خزمەتی ئەم وڵاتە زیاتر بکەین و خۆشەویستیمان بۆ وڵاتەکەمان هەبێ. ئەمە لەلایەکەوە هەرچەند ئەو نەهامەتیەمان بەسەر هات، بەڵام ئەمە جێگەی
لایەنێکی ئیمان پێدا کە بە گەشتبینی و بە شەوقەوە کە بچین بۆ پیریکارەکەمان بتوانین خزمەتی خەڵک و هاوڵاتیەکانمان بکەین. ئەمە جێگای ئومێد و سەرکەوتنی هەموونەوەیەکی ئەنفالەکە ئەو هەموو نەهامەتیەمان بەسەرهات، بەڵام ئێمە لەسەر پێی خۆمان ڕاوەستاین و خۆڕاگر بووین و توانیمان بۆ دوژمنان و دۆست و دوژمنەکەمانی بسەروێنین کە ئێمە بە کوشتن و بڕین نە لە ناوە چین، نە ئەوەستین، نە شکستین. ئەو کاتێک کە ئێستا ئێمەی تیان قساکەین 38 ساڵ بەسەر تاوانی ئەنفال تێپەڕیمە. 38 ساڵ تەمەنی مرۆڤێک، بەڵام بۆ تاریخ کاتێکی کەمە. بەڵام ئێستا سەردەمی ئەوەیە کە سوکاری ئەنفال و نەوەکانی ئەنفال خزمەتی کۆمەڵگای کوردی و وڵاتەکەی خۆیان کرد. لەوە دەرچوو ئێمە جارێکی تر ئێستا وەکو قوربانیەک جارێکتر خۆمان نمایش بکەین. پێویستەکە ئێستر چیرۆکی سەرکەوتنەکان و خاڵە بەهێزەکان، خاڵی سەرکەوتنەکان و ئەو ژنانەی کە توانیان مناڵەکانیان پەروەردە بکەن، ئەو مناڵی توانیان بە برسیەتی و نەهامەتی و بێباوکی ئێستا بەرپرسیارەتیان هەیە، ئێستا لە سوڵتەی حکومڕانی ئەم وڵاتەن توانن وا خۆیان پیشان بدەن کە ئەم وڵاتە ئێستا لەسەر دەستی ئەوان لە گەشەکردنایە، ئێستا لەسەر دەستی نەوەیەکی ئەنفال یاسا جێبەجێکرێ، لەسەر دەستی ئێمەمانان ئەوینین زیندانی جارێکی تر لە شوێنێکی زیندانە مافەکانی پارێزراوە بێ. لە ناحەیەکە نەوەیەکی ئەنفال ئێستا خزمەتەکە و خەڵک ئەپارێزیە، لە نەخۆشخانەیەکە نەوەیەکی ئەنفال ئێستا نەخۆشێک چارەسەرەکە، مامۆستایەک نەوەیەکی ئەنفالە ئێستا نەوەکانی ئەم سەردەمە پێگەێنێ و چیرۆکی ئەنفال و سەرکەوتنەکان و مەرکەساتی ئەو کاتیان بۆ گەڕێتەوە و خاڵی بەهێزی ئەوەیە کە ئەو هەموو قەیران و نەهامەتی بینیوە لەسەر پێی خۆی وەستاوە. ئێستا توانێ هەم دوژمنەکانیانی پێ بناسیێنێ و هەم خاڵی سەرکەوتنەکان فێری خوێنکارەکانی بکە و ئەمانە هەمووی سەرکەوتنە. ئێمە تازە ناگەڕێنەوە بۆ ئەو سەردەمەی جارێکی تر شین و گریان و واوی لاو ئەوانە بکەین. ئێستا باس لە سەرکەوتنەکان و خزمەتکردنی کۆمەڵگاکە. ماوەی جارێک دێمە ئەم گۆڕستانە فاتیحایەک بۆ ڕوحی ئەم شەهیدانە خوێنم، وەکو سەبر و ئارامیەکمان پێبەخشێ کە دێنە ئێرە ئەم ڕووفاتانە بینین و لێرەشەوە لە کۆتاییدا هەر کاتێک دێمە ئێرە پێیان ئەڵێم ڕوحتان شاد ئارام بنون، ئێستا ڕۆڵەکانی ئێوە ئەم وڵاتە بەڕێوە بن.